خۆشحاڵی کە ئەمڕۆ لەگەڵ پۆلێک لە خوێندکاری سەرکەوتووی کۆمەڵگەکەمان و ناوچەکەماندا کۆ دەبینەوە. دیارە کۆبوونەوەی تەنها بە مەبەستی ڕێزلێنانە لە ماندووبوونتان، لە هەوڵتان، لە تێکۆشانتان بۆ خۆتان و بۆ خانەوادەکەتان و بۆ میلەتەکەمان. و هەر لێرە شۆ من سوپاسی یەکە بە یەکەی ئەو مامۆستایانە دەکەم کە دەوری مامۆستاییان گێڕا بە مانای وشە، کە مامۆستا هەمیشە هەڵگری مەشخەڵی زانست و زانیاری بووە. لەبار و زروفێکی ناهەموار، لەبار و زروفێکی ناخۆشدا کە گەلەکەمانی پێتا ئەپەڕێت، مامۆستایان توانیان لەگەڵەوەی کە بایکۆت کرابوو دەوری خۆیان ببینن، لەگەڵەوەی بایکۆت کرابوو لەم ناوچەیە کە دیارە بایکۆتکردن زەرەرێکی بە کۆمەڵگەکەشمانەگەیان. ئێمە لەگەڵ هەموو ناڕەزاییەکەی، ناڕەزاییەک کە ڕەوا بێت، کە یاسایی بێت، پشتیوانی لە هەموو داخوازی و داوایەکی ڕەوا و یاساییەکەین بۆ هەموو ئەوانەی کە زوڵمیان لێکرابێت، لە مامۆستایان، لە فەرمانبەران، لە موچەخۆران. لەبەرەوە ئەو خوێندکارانەی کە ئەمڕۆ توانیانە ئەم خۆناغە ببڕن بە پلەی یەکەم و دووەم و سێهەم، ئێمە هەر مەبەسمان پشتیوانیکردنە لیان بە هەموو بیر و باوەڕە جاجاکانەوە. پشتیوانیکردن لە ئێوە پشتیوانیکردنە لە زانست و زانیاری. لەسەر سیپارزگەی سلێمانی یەکەم بووم، لەسەر سێرەمیش دووەم بووم لە پۆلی نوێی بنەڕەتی. زیاتر هەرمانە بۆی زیاتر هەوڵ بین، چونکە هەستێکی خۆشە کە ڕێستە گیرێت و دیاریت پێبەخشرێ، یعنی ئەزانن کە تۆ هەوڵێکی زۆری یاوە تاوەکو پلەیەکی باش بەدەست بێنیت.